سپیده باش بینرین هجای کانال کردستان 24 سپیده باش بینرین پروگرام بیانی 24 جارکاتی لپروگرام بیانی 24 ام هاتینا خدمت هاوین هجا خوش دبی ابرو بریا هر تشتکی بریا از هر تشتکی بو هوا بجم برای که دی بو من زیده بو هفکاره که دی بو من زیده بو متین تو گلک بخیر هاتی از پیروز بایا شولاتت دلتم هیویا سرکفنه بو تطبازم متین ابرو په بدل پروگرام بیانی 24 دید گل مدابیتنو دکارن گلک جان پیک بکن گلک سپاس دارین گلک سپاس جو متوستایش انت بو مکری گلک سپاس البته نیز کی 3 سالانه است کورسام بشار کار دکم لیل من لمال پر سوشال میدیا کورسام بشار دست پیک کار کردم ربابریا گشتیا کورسام بشار فرزانه دی است بما پیشش کار تایبتی برنامه بیانی بشار گلک سپاس بان ان شاء الله بکارم به هفرا کاری که باش ببینه جه رضامندیا تماشاچیان ورگرین کورسام بشار به جامعتین ام بحثی تواری خوی که این افرو پروگرام بیانی 24 تواری که ده بحثا گرینگیا پشکنین و خلین پیش وقت پروسه هاوسرگیری کردن به جا تو به تواری دوی چیه تواری دوی ورزشیه دانه میشم بس بحث بابتن دنده کم ما ورزش اهمال نکریه ده تایبت بیتن به ورزش تایکواندو تواری میدوی اما بحث مفاهیم ورزشی بکن البته دنوا استودیو دام میوانداری جماره که ورزشوان تایکواندو بکن زده باری و یکی جدی مجموعه که بابت انترین همه جور هنه بلا تماشاوان مال بنده ما بنامه به هفرا پیشکش بکن متین دونه مال بیانی 24 گود دل هند ناچا بفر باری ده باران هتن ابرو الحمدلله پیش بینیت مراسط درچن کشو هوا بارانات رحمت خدا یوم پیته خیره یوم پیش بینیت مراسنی که بدوانم به جامعتین دا بزانین که ابرو بفر باران ده چاوبن به بشه پیش بینیکانی وزارتی گواسنا و گیاندنی هریمی کردستان امرو دوشنبه شپولکی بفر باران ناوچکانی هریم دگرتو طاو قسەکە لە جێ بەفر و باران دێت سەرەتا لە بەیانی زوودا تەنها بایەکی سارد و ئاسمانێکی پڕ هەور دەبێت دواتر باران بارین دەست پێ دەکات و جا لە ناوچە شاخاویەکان بەفر دەبارێت خۆتان ئامادەکەن سۆبەکانتان باش داگیرسێنن ئەگەر چوونە دەرەوە چاکەت لەبەرکەن بەفر دەبارێت پێشبینیەکان دەڵێن پارێزگاری دهۆک ئەم شەو ئەگەری هەیە سپی پۆش بێت دهۆکا ڕەنگین خۆ حازرکەن ئەڤڕۆ بەفر بهۆنگۆش دێت سەبارەت بە ناوچە سنووریەکان لەوێ بەردەوام بەفر و باران دەبارێت جا ئەم شەپۆڵەی بەفر و باران ساردیە کە ڕێک جەوی زستانی بۆ دروست کردوین تا شەوی دووشەممە بەردەوام دەبێت بجا بەرێ بکەم بچنە سەر بابەتێندن ئینشەڵام ئەف ساڵ بەفرێ ببین چونکی تقریبان 2 ساڵەمە بەفرێن منتەقە مال ئاکرێ إنشاء الله بفر بباريتن هل بده باران شو كرت بينا باري باركمتين هم هندل هيفيا بفر بارانه بجهايا تتن شاب ميلك هذا كنجي هذا لباشان اگر بفر باري ميدل شاكار وميديا جم مش ندنا بفر إن شاء الله ذاك السفرة إن شاء الله دارين هر إيرو قربان دكا أبوريا جرينكا رجاكا مجويا لدافوسي بينجامين قربان دا أبوريا جهاني لدافوسي بري ودي تشتر زيدتر ج 3000 كاس وكو سروك سركرده و بازرگانو خودین کمپانیان جهانی چنه داووس جبو بجدار کردن دوی کوربندی دا. البته دیرین لکوربندا ای سال مسرور بارزانی سروک حکومت هریما کردستان جی هفشان دگل شانده کابلند یا حکومت هریما کردستان بجداری دوی کوربندی دا دکتن. دوی کوربندی دا سروک وزیران هریما کردستان تی چاواره کردن که دیگر جماره که سر کرده و سروکین ولاتان جوینان انجام بدهتن. دوان جوینان دا دیرین تید پیش بینی کردن که بابت امنی آبوری و این تایبت به هریما کردستان و نافچه و عراق بابا که گشتی بهن تابتوی کردن البته هفکارن ما این هاوسک سبب بوده که آماده کردی ام به هفرا ببینن. دافوس ئەو شارە بچووکە ساردەی سویسرا کە ساڵانە گەرمترین پرسەکانی جیهان لە باوەش دەگرێت. لە 20 تاوەکو 24 ئەم مانگە زیاتر لە 3000 سەرۆک و سەرکردە لە 130 وڵات و سەرۆکی حکوومەتی زیاتر لە 350 وڵات لە ژێر دروشمی هاوکاری و هەماهەنگی بۆ سەردەمی ژیری بەشداری لە 55مین کۆڕبەندی ئابووری جیهان لە دافۆس دەکەن. هەموو ساڵێک دافۆس دەبێتە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی سەرکردە و خاوەن بڕیارانی جیهان لە پێناو گفتوگۆکردن لەبارەی گەرمترین پرسەکان و هەواڵنگاریانەی بەرۆکی جیهانیان گرتووە. کۆڕبەندی ئابووری جیهان ئەم ساڵ لە کاتێکدایە بەهۆی شەڕ و پێشهاتەکانەوە هاوسەنگی هێز لە جیهان بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی گۆڕانکاریەکی گەورەی بەسەردا هاتووە. جەنگی رووسیا و ئۆکرانیا تا ئێستا بەردەوامە و ئەوروپاش بەردەوام هۆشداری لە جەنگی فراوانتر دەدات.
کۆڕبەندەکە هاوکات و لە هەمان ڕۆژی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپا وەک سەرۆکی ئەمریکا. ئەم ساڵیش بۆ جاری چوارەم لەسەر یەک مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 55مین کۆڕبەندی ئابووری داڤۆس بەشداری دەکات. وەک ساڵانی پێشوو لە پەراوێزی کۆڕبەندەکەدا لەگەڵ سەرۆک و سەرکردەی وڵاتان و خاوەن بازرگان و کۆمپانیا جیهانیەکاندا کۆ دەبێتەوە. ئامانجی بەهێزکردنی پێگەی کوردستانە لە سەکۆی جیهاندا و هێنانی وەبەرهێنەرانە بۆ هەرێمی کوردستان هاوکات دۆزینەوەی بازاڕە بۆ هەناردەکردنی بەرهەمی نێوخۆی هەرێمی کوردستان. کارنامەی 55مین کۆڕبەندی ئابووری جیهان چەند پرسێک لە خۆ دەگرێت. گرنگترینیان بنیادنانی متمانە، دووبارە داڕشتنەوەی گەشەسەندنی ئابووری، باشترکردنی ژیانی خەڵک، پاراستنی زەوی و پیشە سازیەکانە لەسەر دەمی ژیریدا. بەلە بینەران ڕۆژانە دەیان کەس بە مەبەستی ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری ڕێکارە پێویست و ئیداریەکان دەگرنە بەر. یەکێک لە سەرەتاترین ڕێکارەکانیش پشکنینی تەندروستی پێشوەختەیە بۆ هاوسەران بە مەبەستی دڵنیابوونەوە لە تەندروستی کەسەکان و ڕووبەڕووبوونەوەی نەخۆشیە بۆ ماوەیەکان. لە سەنتەری شەید منمون دەباغ بۆ پشکنینی پێش هاوسەرگیری تەنها لە ساڵی 2024دا پشکنینیان بۆ زیاتر لە 17,000 کەس ئەنجامداوە. پشکنینەکانیش بە مەبەستی ئاگاداربوونە لە تەندروستی هەنووکەی کەسەکان و تەندروستی نەوەکانی هاوسەران لە ئەگەری پشکنینی بۆ نەخۆشیە بۆ ماوەیەکان. بەشی پشکنینی تەندروستیە. ئەم گەنجانە بە مەبەستی مامەڵە فەرمیەکانی هاوسەرگیری هاتوون لەم سەنتەرەدا پشکنینی تەندروستی ئەنجام دەدەن. کارمەندەکانی بەشی تاقیگا خوێنی کوڕوکچەکان وەردەگرن، دەیانێرن بۆ بەشی تاقیگا. ئەم ڕێکارانە لەسەر داهاتووی ژیانی گەنجەکان کاریگەری خۆی هەیە. ئەو پشکنیانەی بگرێت یانی لۆمە باشترە لە حاڵەتێکی هەر نەخۆشیێک شتێک بیتن لۆمە بمیوتر و باشترە. یعنی سبەینە جوبێ من دارە شتێکە لۆوان باشترە لۆمەش باشترە، یعنی هەموو شتێک وە دیار دەبی وە ڕوون دەبیتن. بەشی تاقیگەی سنتەری پشکنینی پێشهاوسەرگیری هەولێرە. ڕۆژانە چەندین کەس لێرەوە ئەم پشکنیانەیان بۆ دەکرێت کە بۆ داهاتووی ژیانی هاوسەریان پێویستە. بڕوا و هاوپیشەکانی تەنها لە ساڵی 2024دا پشکنینیان بۆ زیاتر لە 17,000 کەس کردووە کە بە مەبەستی هاوسەرگیری سەردانیان کردوون. پشکنینەکانی خوێن، نەخۆشیە ڤایرۆسیەکان، نەخۆشیە بۆ ماوەیەکان، پشکنینی وێنەی دەنجی بۆ ئافرەتان و چەندینی تر ناونیشانی کاری سەنتەرەکەیە. ئەمەش وەکو تاقیگە فحوساتەکانیان لە بۆ دەکەین و مهمترین یعنی هەدەفی ڕئیسی ئەو سنتەرەش ئەوەیە کە نەخۆشە بە ماوەیەکان کەشف بکەین و بە تایبەتی نەخۆشی تالاسیمیا لە پاڵ ئەو نەخۆشیانە نەخۆشیە ڤایرۆسیەکانیش لە بۆیان فەحز دەکەین کە بەد ڤایرۆسیمان هەیە هەوکردنی جگەر جۆری بی و جۆری سی و بێ لەوەش نەخۆشی ئایدزیش فەحز دەکەین. سنتەری شەهید مەئمون دەباغ بە یەکێک لە سنتەرە گرنگەکاندا دەنرێت بە ئامانجی دڵنیابوون لە تەندروستی ئەم کەسانەی کە مەبەستی هاوسەرگیریان هەیە لە ئەگەری هەبوونی کێشەیەکی پێشبینی کراو یان تەندروستی ئەوە ڕێزامەندی بە کەسەکان نادان بۆ هاوسەرگیری. زۆر حالەتی وامان هەیە بەڕاستی ئێستا لە ڕۆژانە دەبینین کە هەڵگری تەلاسیمیان لە کچەکان و لە کوڕەکان ئەو شتانیان ئێمە وەکو سنتەر ئەوەی لەسەرمانە ئاگاداریان دەکەینەوە. ئاماری ساڵی 2024 ئێمە زیاتر لە 17,226 کەس لە کوڕ لە کەس سەردانی ئێمەیان کردووە پشکنینیان بۆ ئەنجام درراوە و زۆریش لە حالەتەکان الحەمدوللا ینی دڵخۆشکەر بوونە کە پرۆسەی هاوسەرگیریان ئەنجام داوە. پشکنینی پێشوەختەی سنتەرەکانی پشکنینی پێش هاوسەرگیری وای کردووە کە ئەو کەسانەی هاوسەرگیری دەکەن پێشتر دڵنیا ببنەوە لە تەندروستیان واروهاش دڵنیا بنەوە کە هەڵگری نەخۆشە بۆ ماوەیەکان نین. تەنها لە ساڵی 2024دا زیاتر لە 17,000 کەس پشکنینیان لە سنتەری پشکنینی پێش هاوسەرگیری هەولێر ئەنجام داوە. ئەحمەد عەبدوڵسەمەد، کوردستان 24 هەولێر. بله دێرین هەر سەبارەت بە بابەتێ
وان پشکنینێن کو بەریە پرۆسا هاوسەرگیریە تێن ئەنجام داین و گرنگیە وان و ئەگەر بوون منە نەتگون جای بن پێ ئەو کەسن کو بڕیار داین هاوسەرگیریە پێک بینن وی دەمیدا دێ چ بکەن لە ستودیو مە میوانداریە گەلک بەڕێز غازی حەمید زەنگەنە وەرەزێر ڕەوشکار کردیا کاک حەمید کاغازت گەلە بخێراتی ئەم دەست پێکێ ژوەیەکی دەست پێ بکەین ئەو چ پشکنینن کو بەریە پرۆسا هاوسەرگیریە تێن ئەنجام دان و سووداوان چییە مفایوان چنە بەڵێ بەیانی ئێوە و کوردستانیانی خۆشەویست باش گەلک سپاس خۆشحاڵم لە بەیانیەکی خۆشی کوردستان کە کەشێکی باراناوی و زستانەی خۆشە لەگەڵ ئێوەی بەڕێز گفتوگۆ دەکەم هیوادارم لە میانی گفتوگۆیەکەمان سوودێک بگەینین بە بینەران دوو ڕێکاری سەرەکی هەیە لە پێش ئەنجامدان و پەسەندکردنی گرێبەستی هاوسەرگیری کە لە دادگا بە پێویست دەزانرێ و ئەنجام دەدرێت یەکێک لەوانە لە سەرەتای دەستپێکردنی پێشکەشکردنی داواکاری ئەنجامدانی گرێبەستی هاوسەری لە بەشی تایبەتمەند لە دادگا نووسراو دەکرێت بۆ دوو لایەنی پەیوەندیدار نووسراو دەکرێت بۆ فەرمانگەی باری شارستانی کە ئێستا ناوەکەی گۆڕاوە بۆ بە فەرمانگەی کارتی نیشتیمانی و هەروەها نووسراو دەکرێت بۆ بنکەی تەندروستی تایبەتمەند بۆ ئەنجامدانی پشکنینی پێویست بۆ هەردوو کچ و کوڕ چکە هێشتا نەبوونەتە هاوسەر هەتا بڵێن بۆ هەردوو هاوسەر بۆ ئەوەی پشکنین بکرێ و بزانرێ ئایا هەڵگری هیچ ڤایرۆسێک یان نەخۆشی گوازراوە هەنیاننا مەبەست لێرە چییە چونکە جاری وا هەیە مرۆڤەکان حتا بە خۆشمان ڕەنگە تووشی هەندێک ڤایرۆس هەندێک نەخۆشی ببین بە خۆمان هەستی پێ ناکەین لە دوای دەرچوونی دەرئەنجامەکان ئەگەر دەرکەوت هەڵگری ڤایرۆسێکی گوازراوان نەخۆشیێکی کوشندن جاروا هەیە خودی لایەنەکان لەو قۆناغا پەشیمان دەبنەوە خۆ باشتری شوایە لەو قۆناغا پەشیمان ببنەوە نەک لە دوای ئەنجامداری پرۆسی هاوسەرگیری و جاروا هەیە خۆشیان ڕازین بەڵام دادگا قبول ناکە پەسەندی ئەو گرێبەستە بکە بۆ دادگا قبول ناکە دادگا بەشێکە لە دەسەڵات چونکە ئێمە لە هەموو سیستەمێکدا سێ دەسەڵاتی سەرەکیمان هەیە دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتەوە دەسەڵاتی دادوەری کە دادگاکانە دەسەڵاتی دادوەری کە بەشێکە لە دەسەڵات تەدەخول دەکا لەم بابەتە ڕاستە ئەوە ژیانی تایبەتی هەردوو کچ و کوڕەکەیە بەڵام هەروەک دەزانین خێزان بناغی دروستبوونی کۆمەلگایە بۆیە سیستەم دەسەڵات نایەوێت کۆمەلگایەک بەرهەم بهێنێ ئەندامەکانی نەخۆش بن چکە ئەگەر یەکێک دوان سیان چەند خێزانێک هەڵگری ڤایرۆس بوون سەرڕای ئەوەی کە ئەوان وەکو پێویست هەستیان بە بەرژەوەندی خۆیان نەکرد بەڵام ئەی بەرژەندی کۆمەلگا چونکە بابەتی هاوسەرگیری و دروستکردنی خێزان دوو دیوە دیوێکی پەیوەندی بە خودی شخصەکانەوە بابەتێکی شخصیە بەڵام دیوەکەی تری بەشی گشتی و مافی گشتی تێدایە کە دروستبوونی گسکەترین پێکهاتە و بناغی کۆمەلگایە باشە بەڕێز غازی ئەگەر دەگوت پشکنی نەتوان یەک نەگرن هەندێکێت هەی خۆ جودا دبن هەندێکێت هەی جودا نابن دادگا دەبێشتە جودا بن چ ڕێکارێن دینینە چ چارەسەرێن دینینە و ئەv دوو کەسە جودا نەبن وەک باسم کرد ئەگەر هاتوو خۆیان ڕازی بوون و جۆری ڤایرۆسەکەش کۆ بابەتێکی زانستیە من زۆر ورد نابوومەوە تێدا حاڵەتێک هەبوو چەند ساڵێک پێش ئێستا هەڵگری ڤایرۆسەکە بوو چکە لە ڕووی زانستیشەوە هەڵگری ڤایرۆسەکە فەرقە لەگەڵ توش بوو پێم وابێ ئەو هەڵگری ڤایرۆسی تالاسیمیا بوو تالاسیمە بە خۆتان دەزانن دەبێ بەردەوام خوێن وەربگرێ ئەو خوێن وەرگرتنە ڕاستە مەترسی لەسەر ژیانی نییە بڵێ بە چەند ساڵێکی ترەوە گیان لە دەست دەدا یان دەگوازرێتەوە بۆ کەسێکی تر بەڵام ژیانێکی چەرمەسەری دەبنە سەر لەوێ من خۆم شاهێدی ئەوە بووم کە دوای ئەوەی پزیشک بۆ ئافرەتەکەی شی کردەوە وتی هاوسەرەکەت کە لە داهاتوو دەبێتە هاوسەرت ئەو کوڕە هەڵگری ڤایرۆسی تالاسیمیایە و هیچ مەترسیەکی نییە بۆ سەر تۆ ناگوازرێتەوە و ڕازی بوو گرێبەستەکان ئەنجامدا ئێمە لە یاسای باری کەسی ژمارە 1970 بۆ ساڵی 1959 مەرجەکانی هاوسەرگیری باس کردووە کە توانای دارایی هەبێ ئەوجا نەچۆتە وردەکاری و توانای دارایی چەندی هەبێت چۆنی هەبێ بۆ نمونە توانای دارایی هەبێ بتوانێت مارەیەک دیاری بکە کە بەهای هەبێ لە هەمان کاتا ماڵێکی سربەخۆی بۆ دابنی ئەجا ئەو ماڵە سربەخۆ مەرجنی ئەو گەنجە لە سەرتاوە بچێ خانوویەک بکڕێ گرنگ ئەوەیە ماڵێکی هەبێت سربەخۆ بێ بتوانێت ژیانێکی تایبەت بێت لە ئیستثنای ئەم مەرجانە هەیە چکە وەک باس کرد ماڵی سربەخۆی هەبێ عاقڵ و بالغ بێ کە تەمەنی یاسایی تاوەکرد بێ لە وڵاتی خۆمان تەمەنی یاسایی 18 ساڵە ئیستثنایەکی ئەم مەرجانە هەیە دەڵێ دادگا بۆی هەیە ئیزن بدا بە هاوسەرگیری کەسانێک کە عاقڵیش نەبن ئەگەر زەرەری نەبوو بۆ خۆیان و بۆ سەر کۆمەڵگا
جا دەتوانین لەم ئیسسنایەوە سوودی لێ وەرگرین بۆ بابەتە زانستیەکە و پزیشکیەکەش ئەگەر دوای ئەوەی ئەنجامی پشکنینەکە هاتەوە دەرکەوت یەکێکیان هەڵگری ڤایرۆسێکن و هەردوو لاشیان ڕازین هاوسەرگیری لەگەڵ یەکتری بکەن دادگا نووسراوی تر دەکاتەوە بۆ دڵنیابوون ئایا ئەمانە ئەم هاوسەرگیری ئەگەر ئەنجام بدرێ منداڵەکانیان کەم ئەندام نابن ئایا زیانی نییە بۆ کۆمەلگا ئەگەر دڵنیا بووە کە زیانەکەی ئەوتۆ نییە زیانی بەشە تایبەتەکەی زیاترە نەک بەشە گشتیەکەی چکە ئەگەر منداڵی کەم ئەندامی لێ بکەوێتەوە بۆم باس کردی دادگا قبول ناکەم ئەو کاتە دادگا موافقە دەکات لەسەر ئەو هاوسەرگیریە باشە وەکو پارێزەرێک چ حالەتی وەسە هەبوونە و راپۆرتا پزیشکی دەرچووە بوونە ئەبدو کەسە نکارن پرۆسە هەفژینی پێگنش بەر نەخۆشین بەگاسی کوان کتابا پزیشکیان راپۆرتا پزیشکی بنمونە تەزویر کردبیتن و بربیتە دادگەهێدا و پرۆسە هەفژینی پێکبینە چ حالەتی وەسە هەبوونە نکەوە باسی بابەتێکی زۆر باشت کرد هەفتەی ڕابردوو حاڵەتێکی وا هاتە لای من دیارە ئەو کچ و کوڕا بە حکمی ئەوەی لە تەمەنێکی گەنجی و مڕاحەقی هەن و زۆرێکیان خۆش دەوێت چکە بەداخەوە لە وڵاتی ئێمە من هەمیشە وتومە حەق وایە تەمەنی مڕاحەقی درێژ ببێتەوە یان تەمەنی بالغبوون درێژ بکرێتەوە ستا لە هەندێک وڵات تەمەنی بالغبوون 21 ساڵە چکە کەش و هەوای ئەو وڵاتە پێکاتە و سروشتی ئەو وڵاتەوە دەخوازێ تەمەنی بالغبوون 21 ساڵ بێ لە وڵاتی خۆمان ساڵانێکی زۆرە تەمەنی بالغبوون 18 ساڵە بەڵام ئێمە بە چاوی خۆمان دەبینین لە کەسوکاری خۆمان لە ناو کۆمەلگا ئەوانی تەمەنیشان گەیشتۆتە 18 ساڵ وەکو پێویست هەست بە بەرپرسیارەتی ناکەن بە تایبەتی بەرپرسیارەتی هەڵگرتنی بەرپرسیارەتی خێزانی مەبەستمانە بۆیە حاڵەتێک هەبوو هاتە لای من لە سەرەتای ئەنجامدانی ئەو پرۆسەیە ئەوەندە حەریز بوونە لەسەر ئەوەی کە هاوسەرگیریەکە بکەن دیارە بە کەسوکاریشان نەوتوە بەڵام کوڕەکە برایەکی خۆی ئاگدار کردوتەوە کە حاڵەتێکی وا هەیە ئەگەر بێت و لە پشکنین ئەم ئەنجام پشکنە بگات بە دادگا هاوسەرگیریەکە سەر ناگرێ فێڵێکیان کردووە برایەکەی خۆی ناردۆتە لیژنەی پزیشکی و ئەنجامەکە خوێنی برایەکەی بووە ئەنجامی خوێنی برایەکەی بووە بەڵام بەناو ناوی ئەوەکەی تر بووە هاتۆتە دادگا و لە دادگا گرێبەستەکە پەسەند کراوە و دوای چەند ساڵێک لە هاوسەرگیریان منداڵێکی کەم ئەندام لەدایک بووە ئێستا حاڵی حاضر ئەو خێزانە لایەزال ژن و مێردن بە عقد زەواج بەڵام نیزاعێکی قوڵ هەیە لە بینیان دوای ئەوەی لەسەر بابەتی ترکێشە بۆیان دروست بووە ئافرەتەکە ڕێک چووە داواکارێکی داوە بە دادگا و توێتی وەختی خۆی کە ئێمە هاوسەرگیریمان کردووە هاوسەرەکەم ئەو فێڵەی لە من و لە دادگاش کردووە کە برایەکەی ناردووە بۆ پشکنین ئەنجاوە حاڵەتێکە لای من دەرکەوتووە ڕەنگە لە شوێنی تریش هەبێ بە جۆرەها ینی بە پێچوانەوە ڕەنگە ئافرەتەکە هەڵگری ڤایرۆس بوو بێ کوڕەکە ئەوەندە خۆشەویستێکی قۆڵی هەیە بۆ ئافرەتەکە ڕازی بووە کە جۆرێک لە فرتوفێڵ بکە فیسەبیلێ و بیهێنێ بەڵام لەو قۆناغا هەست بە مەترسیەکەی و خەتەرەکەی ناکەن دوای ئەوە هەم نیزاع دروست دەبێ زەرەری مادی دەکەن و زەرەری نەفسیش دەکەن منداڵێکیان خستۆتەوەیەکیان خستۆتەوە کەم ئەندامە و هاوسەرگیرەکەش سەری نەگرێت باشە بەڕێز غازی ئەم ڤایرۆسانەی چارەسەریەکیان یان دواتر ئەم مەسەلەن چارەسەر بکرێت کەس دواتر ئەم هەڵسن هاوسەرگیری بکەن وەک باسم کرد ئەو بابەتە بابەتێکی زانستی پزیشکیە هەندێک لە ڤایرۆسەکان هەن بە مروری زەمان بۆ وەرگرتنی چارەسەر دەبن چارەسەری یەکجاری بەڵام هەندێکیان هەند درێژخایەنن یعنی بۆ نمونە بابەتی تالاسیمیا وەک باسمان کرد ئەگەر بێت و توشبووی تالاسیمیا بێ هیچ چارەسەری نییە ئەوەی من بزانم بەقەدەر ئەو زانستە کەمەی کە لە پزیشکی هەمە چارەسەری نییە هەتا ئەوکو ژیانی ماوە بەڵام هەندێک ڤایرۆسی تر کە ئەوە ڕەنگە ئەو جۆرانە لایەنی پزیشکی و زانیاری زیاتیان هەبێ بە مروری زەمان ڕەنگە بە وەرگرتنی چارەسەری ساڵێک دوان چارەسەری وەربگرم باشە کاک غازی ژبلی وان پشکنێک و بەریا پرۆسە هەفژینێتێن ئەنجام داین هەندێک خۆلیشانە هەندێک کورسەنە و ئەو کوڕۆکەج بەشداریە تێدا بکەن ئەگە تو بەحسێکی بمە وان خۆڵام بکەین مەرجن و هەر کەسێکی بڕیار دەکو ژیان هەفژینی پێی بینیتن بەشداری تێدا بکەن یان نە بەڵێ خول هەیە ئێستاکە پێش ئەنجامدانی هاوسەرگیری بەڵام بەداخەوە خولەکان ئەوەندەی من زانیاری وەرگرتووە لەو بەڕێزانی کە دەچنە خولەکە بەس بەناو خولە یعنی زانیاریکی ئەو تۆ نابەخشن بە کوڕ و کچەکە ببێتە بەرچاوڕوونیەک بۆ ژیانی داهاتوویان من پێم باشە خولێکی ئیجباری بێ و ماوەکەی درێژتر بێ و تێیدا پسپۆڕانی بواری خێزانی وانە بڵێنەوە من دیمەنێکم بینی لە فەیسبوک لە ڕۆژانی ڕابردوو لە قوتابخانەکانی سەرەتایی لە وڵاتی سین لەسەر شاشێکی گەورە ژیانی دایک و باوکانیان بۆ نمایش دەکرد کە چۆن لە ژیانێکی سەختدا لە کانەکانی خەڵوس ڕاکێشانی بەرد و
هەڵگرتنی چیمەنتۆ و بلۆک و کاری قورسیان دەکرد لەبەر گەرما و عارەقا بۆ ئەوی منداڵەکان تێبگەێنن ئەوە دایک و باوکتان بەو زەحمەتە پارە پەیدا دەکەن بۆ ئەوەی ئێوە پێ بگەێنن بۆ ئەوەی ئێوە بخوێنن هەروەک معلومە لای جەنابتان لە بەشێکی زۆری وڵاتان هەموو شتێک پارەیە و خوێندنیش بینیم هەموو منداڵەکان دەستیان کرد بە گریان یعنی تا ئەو کاتە نەیانەزانی دایک و باوکیان بۆ زەحمەتیە ئەوان پەروەردە دەکەن بۆیە پێویستە دەورێکی هاوشێوە لەوێ هەبێ بۆ نمونە بە عەمەلی فلیم نمایش بکرێ چیرۆکیان بۆ باز بکرێ کە پرۆسەی هاوسەرگیری تەنیا لایەنە ئیجابیەکان و حەفلە و خۆشی و دەرچوون و گەڕان نییە هەڵگرتنی بەرپرسیارەتیە دروستکردنی منداڵە یعنی کە تۆ منداڵێک لە دایک دەبێ ئەو منداڵە هی کۆمەڵگایە تۆ چۆن لەسەر ئارەزووی خۆت حەزێکت هەیە خۆشەویستیەکت هەیە بۆ ئافرەتەکە بۆ پیاوەکە بڕیار دەدەی هاوسەرگیری بکەی لە کاتێکدا منداڵێکی سەقەت منداڵێکی کەمەندام پێشکەش بە کۆمەڵگا دەکەی لە کاتێکدا منداڵێک دەخەیتەوە ناتوانانی پەروەردەی بکەی سبەینێ کەسێکی تاوانباری لێ دەردەچێت کێشە بۆ کۆمەڵگا دروست دەکات منداڵێک دەست دەبێ قاتل دەبێ بۆیە ئەگەر خولەکان لەو ئاستە بن پێویستە و کاریگەریشی دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی جیابوونەوە من پێش ئەوەی بێ من بەرنامەکەی جەنابتان چاوێکم خشاندەوە بە ئاماری ساڵی 2023 بەڵێ هەرێمی کوردستان و بە دیاریکراویش هەولێر لە تەمەنی نێوان 15 ساڵ بۆ 19 ساڵ لە ساڵی 2023 5527 کەس لە بینی ئەو تەمەنە هاوسەرگیریان کردو ڕقەمێکی گەورەیە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی لە تەمەنێکی بچووکە بڕیاری هاوسەرگیری ئەدەن بەبێ ئەوەی بیر لە دەرەنجامەکەی بکەنەوە بەبێ ئەوەی بیر لە هەڵگرتی مەسئولیاتەکەی بکەنەوە بۆ چونکە هەر لە بەرامبەر ئەوە ڕێژەی جیابوونەوەکەم تەمەشا کرد بەس لەو تەمەنە نەگەڵەکان 5527 کەس ساڵی 2023 ئەمە لە شاری هەولێر لەو ژمارەیە 1170 کەس جیابوونەتەوە یعنی یەک لەسەر پێنجی ئەو ژمارەیە زیاتر ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی ئەو ژن و مێردە ئەو کوڕ و کچە زۆر بەپەلە بڕیاری هاوسەرگیریان داوە و بیریان لە بەرپرسیارەتەکان و سەختیەکانی دوای ئەنجامدانی هاوسەرگیری نەکردوتەوە بۆیە دەبینین لەو ژمارەیە یەک لەسەر پێنجی بەداخەوە گەیشتۆتە حاڵەتی جیابوونەوە باشە بەڕێز غازی زۆربەی ئەو گەنجانەی کە ئەچنە ژیانی هاوسەرگیریەوە ئەو بیریاکەنەوەڵێن ئەم خولانە گرنگ نییە بۆچی ئەم خولانە ئەنجام دەین تۆ ئامۆژگاریت بۆ ئەو گەنجانە تا چەند پیانەڵی کە ئەمە گرنگترین شتە کە ئێوە پێش هاوسەرگیری بیکەن هەموو ئینسانێک لە ژیان پێویستی بەڕاوێش هەیە هەموو ئینسانێک پێویستی بە وەرگرتنی زانیاری هەیە ئێستا من نزیکەی 20 ساڵە پارێزەرم و خۆم ئێستاکە وا دەبینم کە هەموو ڕۆژێک پێویستم بە فێربوونی زیاتر هەیە هەر لە بواری پیشەکەی خۆم ڕۆژ نییە نەچمە دادگا شتێکی تازە فێر نەبم لە بواری دادگەری لە هاتنەوەی بڕیارێک لە دادگای پێداچوونەوە لە دادوەرێک لە پارێزەرێک شتێکی تازە فێر دەبم ئەگەر بەو ڕۆحیەتە ئێمە هەڵسوکەوت بکەین تەسەور دەکەم قازانج دەکەین ئەو گەنجانەش بە تایبەتی لەبەرەوەی لە تەمەنێکی گەنجان ئێمە هەمومان دەزانین تەمەنێکی پێدەوتێت تەمەنی هەرزەکاری کە لە تەمەنی 13 ساڵ و 14 ساڵ تا 15 ساڵ بەڵام ئەو تەمەنە لا ئێمە هەز دەکەم درێژ بۆ تۆ هەتا تەمەنی 20 ساڵ و زیاتریش هەر هەرزەکارانە بیر دەکەنەوە لە تەمەنی هەرزەکاریە یەکێک لە سیفەتەکانی ئەوەی خۆی پێ هەموو شتێکە پێ وایە هەموو شتێک دەزانێ پێویستی بەڕاوێژی کەس نییە بەردەوام بەرەو ڕووی باوکی دایکی کەسانی تر قیت دەبێتەوە دەڵێ پێویست ناکە ئەوم پێ بڵێ بەخۆم دەزانم ڕاستەکە لای منە بەڵێ ئەجا لەو ڕوانگەوە لە بابەتی هاوسەرگیریش بۆیە پێیان وایە ئەو خۆلە پێویستنێ پێی وایە دەزانێ ئەوە هاوسەرگیریە و دەزانێت ژیان پێک دێنێ و چی وچی بەڵام نەخێر من پێیان دەڵێم زۆر زۆر گرنگە ئەو خولا ئێستاکە لە کاتی ئێستا چەند سەعاتێکە بەڵام من داوا دەکەم ببێت بە چەند ڕۆژێک 5 ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ و بابەتی زۆر هەستیار یعنی بابەتێک نەبێت کاتی پێ بەڕێ بکرێ خەڵکانی پسپۆر لەوێ بەگێڕانەوەی چیرۆک بە نیشاندانی فلیم بە جۆرەهات ڕێگای جیاواز کە پسپۆڕی ئەوانە ڕەنگە هەر لەو قۆناغا تێبگەن کە ئەوان شایەن و توانای هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیان نییە لەو قۆناغە بڕیار بدەن بە جیابوونەوەیان کە هێشتا هیچ ڕووی نەداوە نە هیچ خەرجێکی مادیان کردووە نە کەسوکار و خێزان و خزمیان ئەزیەت داوە بە پرۆسی هاوسەرگیری چکە بە خۆمان دەزانین لە وڵاتی خۆمان کاتێک پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدرێت تەنیا هاوسەرگیریەکە لە بینی دوو کەس نییە لە بینی دوو بنەماڵەیە دوو بنەماڵە پێ و سەرقاڵ دەبن سەدان کەس کۆ دەبێتەوە ئەمە هەم کولفەی مادی تەکلیف دەکا
هەم لە دوای جیابوونەوەکەش لە وڵاتی ئێمە جیابوونەوە تۆزێک شتێکی عیبەیە کاریگەری دروست دەکە هەم لەسەر ئافرەتەکە و هەم لەسەر پیاوەکەش بۆیە من ئامۆژگاریان دەکەم بابەتێکی زۆر هەستیارە لەو بابەتانی کە ئەوان پێوەی سەرقاڵن لە چۆنیەتی کڕینی زێڕ و دانانی ماڵ و جلوبەرگ و ئاهەنگ و ئەو شتە کە گرنگ نین بەلای منەوە بابەتی خۆلەکە من لە ڕقم یەکدا دەنم بۆ گرنگی و لە پێش زەواج 10 ڕۆژ 15 ڕۆژ کاتێکیان بەفی ڕۆ بچێ بۆ وەرگرتنی زانیاری باشتران نەک لە دوای زەواج دوای ساڵێک دوان بە ساڵان گیرۆدەی کێشە و ناکۆکی و ناخۆشی بن لەگەڵ یەکتری. غازی حەمید زەنگەنە پارێزگەری ڕاوێژکار لە ستودیۆ میوانێمە بوو هەلبەتە بابەت گەلە گرنگەدێری لە ڕاستی ژبەر نەبوونە دەمیەم نەکارن زیاتر بەردەوام بن گەلێک سپاس کوت میوانێمە. بله لە سلێمانیە دێرین ڕێکخراوە خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی لە چالاکیێکە تایبەتە بە ئامادەبوونا بەشێک ژە کەسایەتیان دیارên باژارە سلێمانیە مەراسمێکا تایبەت ji bo bîranîna beşek ji nerîtên diyarên bajarê Silêmaniyê saz kir em bi hevra pakêcekê bibînin. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبینەوە باسی مێژووی 7 ساڵ پێش ساکەین لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پیشەوە لە ڕووی کەشوهەوا باسی ئەوە ئەکەین کە 7 ساڵەوە پێش کەشوهەوا جۆرێکی تر بووە 20 جار لەم ماڵنی ڕێبەندانەیە کە ساترین مانگ بۆ لە مێژووی سلێمانیە جار هەبووە مەترێک 2 مەتر بەفرباریوە پیشەوەرەکان زۆربیان لە ناو ماڵی خۆیانە پیشەی قەزازی جۆڵایی تەنانەت خومچیشیان کردووە لە هەماکایشا تۆڕێکی خەمخۆری میدیایی ڕائەگەین کە من بەسمانە میدیاکاران لە ڕووی مێژووی کولتوری سلێمانیەوە هەمووی تەبا بێ هەمووی یەک نزیک بێ دوور بێ لە ئایدۆلۆژیای حیزبی. لەنیا ئاماژ لە ئایلەی بلە سواڵکرد ئیبراهیمی عەلاف باپیرم بۆیە ئەو نازناوەی وەرگرتووە لەبەر ئەوەی کە خزمەتی سواڵکەرانی کردووە و تێدا کە فڕنی سەمونی هەبوو ئێواران بەبێ جیاوازیکردن لەگەڵ ئایلە و کەسوکارەکە خزمەتی سواڵکەرەکانی کردووە بۆیە ئەو نازناوەشی وەرگرتووە وەکو دیارە هەر لە ساڵانی زۆوە خەڵکی سلێمانی هەرێکە و بە نازناوێک ئاشنان تێدا لە بێکراس و کۆمەڵێک ناوی کەشمان هەیە. بەجەمەتین ئەم دەچینە دهۆکە داسنیا لە دهۆکێ چایخانیایەک هاتە ڤەکرم بناوێ ئەرشیف ku li nava wê çayxane de wênên kesatiyên civakî, werzişî, hunerî di hemû buwaran de xuzanê wê dibêje hizra min projeka mezin e lê ez pêdivî harîkariyê me. Min divê çayxaneya xwe mezin bikim çunku dîrok û şonasa hemû behdînan têda ye. Gelek kesatî hene di karîger bûyne di demê xwe da divêt xelek binyasî ji nêzik. Ev e gotinên xudanê çayxana erşîfin. Me dest pê kir ku wênê kesayetî devera badînan hemî çînave. Em çînê civakî, roşenbîrî, ayinî, werzişî yet ku rojekî roja rolek hebû navî civakî de hemiya kom veke îl cihekî bu hindê ku cîlê nûke, cîlê nî, cîlê dehatî biva kesayetiya aşina bî. Çikû geleka êzanîn li ser heng belê wênê wan nedîtîne. Mê ji wa dirist nexwandî wextê têne verî
تمامی میجیاویت زارن ام داخوازش سروک حکمت پارێزگاری دهو که جهه که برفره وکی دعمک و معنوی هاری کاریاما بکتن بشین وی پروژی برفره کن حاضر بوین اوه چایخانه آماجه پنده دکن و اوان ناونگلک کسات یا گوه ببون لی ندید بون و اوان لویری دیدینه بری همش تو وینه من نوید گلک کس آزاین بعد مشکلی وان ندیدم اون کم نوید وان زاین شکلی دوان جی مدیدن و شنی بومدی بو که اوکیا بومد چکیریا همین ویرا مدیدم جوتی ویرا راستی صبر ما جی گلک هاتی و تصویرت هاتنو که گلک تایی مثلا من نیوسین وما نديتن بس بيقول كتاب ما بيشتغل فلان كاسة فلان في زحمة داديتي فلان هنرمند فلان تشتا يعني هم مروج جديد جيد مروج زايد كافة في هالزحمة بري زحمة وانا براودانه شهاره چایخانه ارشیف لدهو که هاتیه بکرن که دیوارن اوه چایخانه دا وینه این کساتین دهو که ده همی بواره که دا هاتینه هلاویستن خدان پروژه جید بیجید از داخواست دکم هاریکاریامه بهت کرن بو هنده ج پروژه که بچیک برفرهتر لی بهت چایدار جمال کردستان 24 دوگ بله دیرین امچنا آلمانیای لبابت ما هر سوارت به کردانه بله ریخراوا کمکار و دزگه بلافکران نوس هاوس لباجار کلون آلمانیای اواره که روشن بیری جبو دو نویسرین روش آوای کردستان احساس کردن هر دو نویسر بر همه نیوی خو پیشکش کردن و دیگل خویندوان ادب دوستان گفتو گل سر نوارکا بر همه خو کردن ئێوارەیەکی ڕۆشنبیری ڕەوەندی کوردیە لە شاری کۆڵنی ئەڵمانیا. دوو نووسەری ڕۆژاوای کوردستان چەند بەرهەمێکی نوێیان دەخەنە ڕوو لەگەڵ خوێنەران و ئەدەبدۆستان گفتوگۆی لەبارەوە دەکەن. ئەم نووسەرە بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بەرهەمەکانی بڵاو دەکاتەوە و چیرۆک و ڕۆمانەکانی ڕنگدانەوەی کۆمەلگای کوردەوارین. رومان من نوبری کردی و زمان عربی دا 11 رومانانه به گشتی پرتوک من چاپوی 19 پرتوک هنه و هر واحد دوار سینما دست فیلم دستانی درج هنه و 7 کرتا فیلم هنه زنجیره یکیشی به کردی هه گشتی یعنی درد و ایشیگا ملت من اوینا وانا حسکرنا وانا مشختی وانا روشا کاوتی دا جیان دبن اوه ژنانی کوردیش وەک نووسەر و ئەدیب لە نێو چالاکیە وێژەیەکانی دیاسپۆرای کوردی جێی خۆیان دەگرن. ئەو ژنە نووسەرە خاوەنی ژمارەیە کتێبە کە بە زمانی عەرەبی بڵاوی کردوونەتەوە. گرنگە ئەم کورد بە هەموو زمانە ینی بنویسێنن و زمانێکی ینی زمانی عەرەبی زمانێکی دەوڵەتیە بڕاستی و ئەم وەختێک و ئەم کورد ام بزمانی عربی بنویسین از بینم نکی ماسیه یعنی هنر نویسکار هنر کو کارن به عربی دین بس نکارن بزمانی خوا دایی که بنویسینن بس تفلی ولوجی گوت رومانی وان دخوینی انت هلبستی وان دخوینی تتزانی او کردن یعنی هر رحیوای کردیاتی دوا هنری دا دخویا کرد خوێنەرانی وێژە و کتێبە کوردیەکان هەوڵ و بەرهەمەکانی نووسەرانی کورد بەرز دەنرخێنن. نووسەر و ئەدیبانی کورد لە دەرەوەی کوردستان سەرڕای ئاڵنگاریەکانی ژیانی غوربەت و وڵاتانی ڕۆژئاوا بە هەوڵی کەسی و پشتیوانی دامەزراوە ڕۆشنبیریە کوردیەکان بەردەوامن لە نووسین و بڵاوکردنەوەی کتێب و ڕۆمانەکانیان. بەمەش لە دیاسپۆرا خزمەت بە زمان و ئەدەب و کولتوری کوردی دەکەن. شەوقی کانەبی کوردستان 24 کۆڵن ئەڵمانیا. استودیویا بیانی 24 هر وکی من گفتم ده بحثی سود و گرینگی ورزش تایکواندو یکین و ما بسته‌جی موانداریا مامستا هوشنگ محمد راهنر نودالاتیا تایکواندو پلسه لجهان کریا و یاریزانه که جدید گلمه دابیتن مامستا تو گلک بخیر هاتی. زور سپاس ممنون سپاس بانک. کجا دیرین؟
دیارزان دیگه جیل نوا استودیو نواندیا کورسان 24 بنیامین و آمد او جیل دلویره هندک ماشین تایکواندوی پیشکشی تماشاوان وارگیرین کورسان 24 بله بگومان مامستا دم دست به که بزنین یا تایکواندوی چیه بله سپاس بو در فتای سپاس کنال هوت کن حقیقت تایکواندو هنرکی برگیری و زنگی و ورزشیه و به همان دمان دا به کلتور تایکواندو کوریاش تناسین و کو کلتوره که برد کنید لکوریای و خلکانه که زور دشن بیم ل زیادتر 197 ولاتان دا آرزو خود تایک و فیرخواز تای روزانه سرقالی مشق راهنانت و یاریه نه و لهمان دمیج دا یاریه که المپیکیه کو 4 سال زارگ لیاری المپیک تا انجام دان تایکواندوجه که کلوان یاریات انجام دان باشه کاپتن میجو تایکواندو بو کنگی ودیرد یعنی کنگی وره خلق لهمی ولاتان خواستن او ورزشی تکن بله میجو تایکواندو یکی که لوان میجو درودش عقد لناباری جنگی دا ام دشم بیشتر زیادتر ل 2000 سال پیش تازه ابیش به لکورینو زانستوان دواری تایکواندو دال ولات کوریا به پی او چندین او بلگنامه توان کاتین دست توان مثلا وکو پیکریان لنا اشکفتان دالس لسروان دیوار لاوین توان هاتی ندیار کردنو یا نوسینه توان او بونه بلکه سرچاوی لبوان بس وکو پیشکفتنا تایکواندو دیوشن بیشتر لسال 1940 حتی 1955 تایکواندو بهم یعنی پیشکفتنا کاباش بخوادید حتی 1970 ل 1972 انجمن تایکواندو مزا کود بین مرجع بالای تایکواندو کوکیوانا لهل ولات کوریای باشوره پاشان ل سال 1973 شتی تایکواندو جهان داد مزریتن ولی همان سالش دای بالانتی که جهانی تطریق خستن کو به بجداری زیاد ل 19 ولاتان و 197 یازان تدا بجداریت کن دی ارتو کو پشت کویتن لسال 1998 تایکواندو و کو یاری که هنری جنگی لمراسم دست بکرنا یاریان دا و کو نمایش خوی نشان دای ولی سال 2018 رسمی هاتن نو یارین المپیک دا. و شما مثلا جوازیا تایکواندو کاراتی چیه؟ بله جوازیا یاری تایکواندو یاری که کوریه کاراتیش یاری که یابانه. لشواز راهنانت خود جوازی که زوریانه تای بله و حتی لیاسا قانونت خوشتون که تایکواندو بین هنر پی که گویی هنری پی یعنی تبیات الکمر برای سری و شغل بکی هندی کاراتی مثلا دوتانی لخوره حتی سری دوتانی اجا کی زحمت رما مستم خود هر دکتر زحمت بس اول میتوا سر تا شخصی که خلیای بکی هیل سیدن باشه کاپتن و هن وقت تیم کن مانه تو سر برشیوان دکی بله او هیان ها برجاری چند خولاندا کردن یعنی یه نف دولتی نف خوی بله وقت پالانتین دولتی ما وقت مبارزه ام نشانه بجداری پالانتی جهانی بکن چون که حقیقت خوشه چند فیلتر اکتی پشتینگیش و که گویی هم هری مکن سپی عراقینا سکاب زحمت حقیقت خوشه و سیاسی یعنی تعامل دیت کن بس وقتی پالانتی کاری که کل برگی دیگه تن بین هنمدان سپاس به خود بار امشان بجداری تداب کن 4 کسان لیدار سر بخواه سوران 2 کسی مشیان 2 مدالیا زی و 2 مدالیا زیر کو برنزه کی بینیم که یکیشون بنیامین ایمان حسینه کوشا مدالیا کا زیر و مدالیا کا برنز بینید سر آست پالانتی که جهانی بنیامین از من هانی استودیو نوبندی دیرین و جماعتین ام بچین بزنین دبومت چه نمایش کن بله الاستودیو نوبندی کورسان 24 البته بنیامین و آمد لوی دهنه و جماره که نمایش تایکواندو یجبو مبکن اگر تنگی مگه هوانا بنیامین و آمد مهون اونان استودیو نوبندی وجا چابی ملوای بزنین بدهن باش بیتن بدا باش ممنون بجا بنیامین مامسای بحثاتت کتن ید بیتی تشته باشه ورگرتی خلاتت باشه تو ورگرتی کاتو چند نمایش انجام با مبکه بزانین تا باش خلات ورگرتی نه تو باش زانین نمایش ها بکی باش تا کرم کن فلبيني روغرا ورا فلبيني روغرا ورا دست الفلبيني ورا استغلست دست فلبيني روغرا ورا ويلو توش Takip stop işte. Tamam. Tamam.
بنيامين خلاص بو آمد هر هنده بوها بو ما آماده كري والله آماده‌کاری یعنی دونه آگادار بین بو آگاده‌کاری یعنی ایشن گلک دلی ما بو هیویا سرکفنت زیادتر بو هوات خازی زور ممنون دست خوش باش تمام كابتن ام بحث ويكي بكن او كسن كو هنا نوفاتي ما ودا هم بجداريت كان يعني چمرچ وهنا دوكو كسا ببيت يارزان تايكواندو بنوفاتي ما ودا بله یک شوان مرجع او کو کسک اگه بیتن آهول دا بجداری ل تکواندو دا بکتن یکم شد بیاب آگاداریا کس کارت وید نیزیک بیتن دول روی ساخلمیات بیاد شش درونیان شش که تندرستی نبیتن سیش پابند یا ورنه ما بیتن اوید کل قاعده نپیرف کردن ادی جالی برز بالای با بلندی او شرط نینا تاکی تکواندو بخو حقیقت خوشت چون که بیاب اکی تندی بجنای بیتن باشتره بو یعنی زیاد دیشتن نا پالانتیا دا پلاب دست خواه بینیتن مامستا چه تمنکی کمتر نشن بجدار بن لورشا تایکواندوه خود بپی او بزمونه من هل 25 سال را برده کواست دامه من باشترین تمن بگنجا و کو لتمن 7 سال را 7 سال را بله بجدار دلف کن بو هم تمنی که دیویتن بس مثلا بونمونه اگه مثلا تو تمنی که 35 سالی آن 30 سالی بینی او در فتی های بشتن رو خوب بینت نا تایکواندو دا مثلا سنباری تا شرکتن بس وقت مبارزه و کو بشتن سر مدالیا شرکت یا زحمته و شدید ام قال يرزانه كي جنجي تايكوندو يش باغ دانه بيجيتن حق مخار يشار شرمينك استوديوات مايكا خو هل يا شار هل جري بزن اگر استاد بیتن تا بحث کاگیاشار بحث خوب کی شكنجي ورتو تايكوندو يد كي چبو هو كار كوتو ورشا تايكوندو يبكي بي سالوني باستيا بله بوش تاكل يعني كي ول تاكل كوتو ورشا تايكوندو يبكي والله حزت السريبو ماله تو چند سال بكو تاكردي والله دبوم دوني بوم تشتكي وبوم يعني بعد چند سالة تتكي بين جونيفا ماله تمام وجبلي تها فالنتين دنيا منطقة وكاس تايكواندو ديكتن ازو يعني ثمانية تدا ازو امد تو امد فنينا ماله باشه كابتن جوي كده سبب كم يعني الهرمان كورساني باوكي جشي بله چند يارزاني تايكواندو مع جمهور وان چند وكو جمهور دفته هي چون كي وكو كابتن كو بجداري خولن جهاني داب كيب تايبت حقیقتا مت تکواندو هوادار کی باشه تی مثلا کردستانش بله بگمان اگر ام بین بحث کردستان بکن سر 2000 یاریزان تکواندو تی آن بگشتی ها اگر بس که سر 2000 یاریزان تکواندو می تی باشه ابد کو بجداري خولن جهاني دکن بله سر چه اساسه که او تیم دهنه هل سنگاندن خوی من گفت اگر مثلا بیت تو بجداری پالانتی جهانی داب که حقیقت خوشتی بیاد تو چند فلتر کادر باز بکی مثلا بو نمونه تو دی بیاد تصفیات آب کی مثلا بو تو الهفلری اگر مثلا ما کوی کتی تکواندو کردستان بیتن تی بیا او یانان همه پیک و مبارزه کی بکن او نفرین کشایستنه تینم رضا حل بجارده دا او رضا حل بجارده ده کمپینگ بود تکنوا پاشلو کمپینا مثلا ده بجداری پالانتیت آسیا کت و یجال وید بین سهم کل و سهم خوب دست و خوی نادشتن بجداری پالانتیت جهانی داب کتن بس حقیقت خوشا وکو کردستان بوم بسکاب زحمت اوشته بله مصطفى شنگ زور سپاس بود تو با یاریزان انت کو افروهن میوانن پروگرام بیانی 24 بون گلک دکتر سپاس گوز ممنونم تو ترش دا اوش بین نکم رول جناب ملا مصطفى بارزاني جناب الشيخ بابو حققت او بالبشتكي سركي مبوا كهر او بالونتيا كمال ولات كورياش كدو اما شاء ميداليه زيرو زيب داس خوبيدين هو كار سبب جناب بون زو سباسيات سپاس بونگو زمانی ئەمڕۆ دووشەمە کە دەکاتە 20 ئەم مانگە ڕێوڕەسمی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ 47مین سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بەڕێوە دەچێت. لەو ڕێوڕەسمەدا زیاتر لە 200,000 بلیت بۆ ئامادەبووان دابین کراوە. تێچووی ڕێوڕەسمەکە زیاتر لە 170 ملیۆن دۆلار دەبێت کە لە مێژووی ئەمریکا هاوشێوەی نەبووە. هەروەها بۆ پاراستنی ئاسایشی ڕێوڕەسمەکە زیاتر لە 25,000 کارمەندی هێزە ئەمنیەکان و سەربازانی پاسەوانی نیشتیمانی ئەمریکا لە ئەرێکدا کراون. دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دوای 4 ساڵ جارێکی دیکە وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەگەڕێتەوە بۆ کۆشکی سپی و لە ڕێوڕەسمێکی گەورەدا
سوێندی یاسایی دەخوات و وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەست بەکار دەبێت. پرۆسەی دەست بەکاربوونی سەرۆکی ئەمریکا نەریتیە نەک لە دەستوردا هات بێت. تەنیا سوێن خواردنەکە لە دەستوردا هاتووە و لە 20 کانونی دووەم بەڕێوە دەچێت. لە سەرەتای ڕێوڕسمی دەست بەکاربووندا سەرۆکی هەڵبژێردرا و سەردانی کڵێسای سەین جۆن دەکات و دواتر دەچێتە کۆشکی سپی و لەوێوە لەگەڵ سەرۆکی وڵاتەکە ڕوو لە کۆنگرێس دەکات. بە گوێرەی لیژنەی هاوبەشی کۆنگرێس کە سەرپەرشتی پرۆسەکە دەکات زیاتر لە 220,000 بلیتی بێبەرامبەر بۆ ئامادەبووان لە ڕێوڕسمەکەدا دابەش دەکرێت. هەروەها چەند سەرۆکێکی پێشووی ئەمریکا سیاسەتمەدار و بازرگانی گەورەی ئەو وڵاتە لە ڕێوڕسمی سوێن خواردنەکە بەشدار دەبن. هەریەکە لە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن، سەرۆکی ئەرجەنتین، سەرۆک وەزیرانی هەنگاریا، سەرۆک وەزیرانی ئیتالیا، شاندی هیندستان و شاندی چین و چەندین وڵاتی دیکەش وەک میوانی بیانی بەشدار دەبن. سەرۆکی هەڵبژێردرا و جێگرەکەی لە باڵەخانەی کۆنگرێس بە سەرپەرشتی سەرۆکی دادگای باڵای ئەمریکا سوێندی یاسایی دەخۆن و لە نیوەڕۆی ئەو ڕۆژە دەست بەکار دەبن. دۆناڵد ترەمپ ڕایگەیاند بەهۆی دابەزینی پلەکانی گەرما بۆ ئاستێکی مەترسیدار ڕێوڕسمی سوێن خواردنەکە لە ناوەوەی باڵەخانەی کۆنگرێس بەڕێوە دەچێت. دوای واژۆکردنی چەند بەڵگەنامەیەک و بەڕێوەچوونی نمایشێکی سەربازی پێشکەشکردنی یەکەم گوتار وەک سەرۆک، دۆناڵد ترەمپ سەرۆکی نوێی ئەمریکا و خانمی یەکەمی وڵاتەکە بەیەکەوە لە ڕێپێوانێکدا دەگەڕێنەوە بۆ کۆشکی سپی. بە گوێرەی کۆمەڵی پاسەوانی نیشتیمانی ئەمریکا نزیکەی 25,000 کارمەندی هێزی ئەمنی و پاسەوانی نیشتیمانی نزیکەی 40 ویلایەت لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی سەرۆکی هەڵبژێردرا و لە واشنگتنی پایتەخت ئەرکدار دەکرێن. تێچووی ڕێوڕسمەکە لەلایەن لیژنەی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپەوە سەرپەرشتی دەکرێت. مەزندە دەکرێت لیژنەکە تا ئێستا زیاتر لە 170 میلیۆن دۆلاری بۆ ڕێوڕسمی دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ کۆ کردبێتەوە. ژمارەیەکی پێوانەی لە مێژووی ئەمریکا تۆمار کردووە. خونین گوناه ناونیشان پیشنگاه شێوەکاریە یا شێوەکاری کورد گیلان عبدوڵڵی کو 15 تابلوین شێوەکاریە تێدا هەنە نمایش کرد. ئەف شێوەکارە کو دانیشتی خەڵکی هەولێرەیە و باوەڕنامە ماستەرێ لە زانکوا وانسنسان دێنزی یا فرانسای وەرگرتیە نها قوتابیە دکتۆرایە لە کۆلیژا هونەرێن جوانێن زانکوا سەلاحەدین ئەو بەس پێشانگا خوا دکەتن و دەبێژیتن گوهڕینا خەونێنکە چاخ ویە بناوێ گونا و تێدا بەس دنیا هونەری دیکەتن و دوێ باوەڕیەدا دیوێن ئالۆزن خەونا و نووسنا مرۆڤی دەشتن ڕێنیشاندەرێک ji بۆ دیوێ پاش مرۆڤان و خەون و پەیامێن کوب ئەوەکێ سادە بهێنە نمایش کرد. لە ڕێگەی تابلوکانمەوە بە دوای خەونی کچەکەمدا دەگەڕێم. دەمەوێت هەندێک شتەیە تێیان بگەم. خەونەکانی چۆنە، خەونە باش و خراپەکانی لێک دەدەمەوە. لە ڕێگەی جێڕانەوە و لە ڕێگەی وشەوە من دەمەوێت وێنە دروست دەکەم. تابلۆکانم هەمووی لەسەر گۆنای کچمە، فیگەرەکان هەمویان لە حاڵەتی خەوتندان. ئیتر لە ڕێگەی قژیەوە کارکتەرەکانم دروست کردووە. اینجا هەر جارە و هەر تابلوی و بابەتی خەونێکدا دەجێڕێت. پرۆژەکە لە 2016ەوە ئیشم تێدا کردووە هەتا ئێستا بە بەردەوامی مەسەلەن بیرم لێ کردێتەوە ئیشم لەسەری کردووە. من پێم وایە هونەرمەند دەبێ ئاوا ئیش بکە بۆی هەر جارە و بابەتێکی خۆی پێشکەش بە بینەرەکانی بکە. وەکو بینەر ئازادی لەوەی چۆن بیر لە کارەکانی من دەکەیەوە. هەندێک حاڵەت دەتوانێت وەکو سوریال سەیری بکەن، دەچیان دەتوانێت وەکو سیمبولی کارەکان بکەیت. من خۆم لەو بینە تیاماوم لە کامیانن، بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بینەرەکان چۆن دەبین. بەلە بینەرانە گشت بەرگە بابەتێن ئەڤڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوون هێویدارن میوانێن ئێسک سوکبین لە ماڵێتەوە هەتا سباهی و چەندین بەرگە بابەتە دی خودت گەل هەوە بیتن هەر کامەران بن هەر شاد بن.
ئێڤیا ڕۆژەکە خوۆش پر بەرەکەت و پر بەرهەم ji bo hemiya dixwazim xatirawa